هەندێک لایەن لە هەرێمی کوردستان دەڵێن دادگای فیدراڵی بێلایەنانە بڕیارەکانی دەدات و پاڵپشتی لەو دامەزراوەیە دەکەن. بەڵام پارتی دەڵێت کاریگەری سیاسی لەسەر دادگای فیدراڵی هەیە و بڕیارەکانی دژی هەرێمی کوردستانن. سەبارەت بە پرسی هەڵبژاردن جگە لە پارتی و پێکاتەکان ئەوانی تر لەگەڵ هەڵبژاردن و دەڵێن پارتی دەزانێت شکست دەێنێت بۆیە بەشداری لە هەڵبژاردن ناکات. پارتیش دەڵێت دەبێت هەڵبژاردن دوور لە دەستێوەردانی نایاسایی بکرێت و کێشە تەکنیکیەکان چارەسەر بکرێن و مافی پێکاتەکانیش بپارێزرێت. هەروە هەندێک لایەن و کەس دەڵێن ئەو بڕیارانەی پارتی دەیاندات هەموو پارتیەکان لەگەڵی نین. بە کورتەکەی دەڵێن پارتی شێگرتو نییە. بەڵام پارتی دەڵێت ئێمە تەنها یەک مەرجەعمان هەیە ئەوش سەرۆک بارزانیە. ئەم بابەتانە لەگەڵ ئامینە زکری ئەندامی مەکتەبی سیاسی پارتی دموکراتی کوردستان تاوتوێ دەکەم. ئامینە خان بەخێر بێت. بابەتی هەرەگرم گرنگ هەڵبژاردنە. پارتی بۆچی بەشداری لە هەڵبژاردن ناکات و هەندێکیش دەڵێن چین دۆڕە. چکە پێشتر قسەیەکە بوو دەیانگوت پارتی لەگەڵ هەر کوێ بیکات دەیباتەوە لەگە چینیش بیکات. بەڕاستی پارتی دەدۆڕێت بۆی بەشداری لە هەڵبژاردن ناکات؟ سەڵاو بۆ بینەرێتەوە. بەخێر بێت. بەرە 2 ساڵە پارتی هەموو داکۆکیاوێ ئەو بکو هەڵبژاردن وەختی خوددا بهنەکردن. سەرۆکی هەرێمێ زیدە شێنبێژم 4 مەرسومێت هەریمیەت هەبووین بۆ ئەنجامدانا یا هەڵبژاردنە. دە هەمی ئەو قۆناقت کۆ بۆ دەرەخستنا مەرسومە پارتی داکۆکیا گیری پێویستە هەڵبژاردن وەختی خوددا بهنەکردن و درێژکردنا تەمەنی پەرلەمانێژی هەر سەبەبەوەی ئەو بکۆ لایەنی سیاسی ڕێک بکەون سەر قانونە یا هەڵبژاردنە و بۆ پێخەمەت هەندێک و هەڵبژاردن وەختی خوددا بهنەکردن کۆمیسیۆنە سەر بخوا هەڵبژاردنە کارا ببیدن. لێ بۆ هەمی خەڵکی کوردستانی ڕوونە وان 2 ساڵەدا ئەو لایەنن کو ترس هەبوون هەڵبژاردنەدا پرانیا حزبین کوردستانی ئەوێن کێشێن نافخۆیی هەین بە تایبەتی یەکەتی ئەم هەمیت زانین کێشێن نافخۆیەتوان آخر ڕاست نینە هەشێ تەموزێ دروست بوو کێشە نافخۆیەتوان گەلێک ساندن ناودا دروست بوو نە ئامادەیە یا جەماوەری هەبوو بۆ من نەبێتن ئەس بزڕمە سەر هەندێکا چه حزبێکی مشکلە هەبووە بەس واقعەیە گۆل کوردستانی هەی هیچ حزبێکە کوردستانیش بلی پارتی یەک 2 حزبێکی دیتر ئامادەیی نەبوون بۆ ئەنجامدانا یا هەڵبژاردنە طبعاً پارتیژی بەڵام ئێستا پێچەوانە بۆتەوە مەسەلە ئەوان ئامادەن پارتی بەشداری ناکات. پارتی ملاحظات هەنە پارتی ملاحظاتی سەر پارتی چین وەختێک و هەرسێ ئەبە جارە چارەیە جانب سەرۆکی هەرێمێ مەرسومە هەڵبژاردنە دەردەخیتن سەرە ڕایەک و هەمی جۆرەکی مەداکۆکی کرد دەبیا هەڵبژاردن دروست ببن بۆ هەندێک و مؤسساتی هەرێمێ وجود شرعیەتە یا مؤسساتی دروست بوون هەمی ئەحزابە پێچەوانە وێڕایەدا نوکە هەندێک کێشێن ئەوە کوما ملاحظاتی تاین بڕیارên دادگەها نافدرالیە یا نادستوریە ئەو بڕیارێت کو دە سیاسینە نادستورینە دەربەی پرەنسیپین دستورینە جەنەبێتە زانیتن ئەوەیە کە سەر دادگای فیدراڵی جەنەبێتە زانیتن عێراق گۆرمادەیەکی وڵاتێکی فدرالیە و پرەنسیپا لێکجوداکردنە دەسەڵاتت هەرێما تێدایا بنەجێ بووی باشە ئەو قرارێت کۆنوکە محکەمە فدرالی دەد بۆ لاوازکردنە پێگەهوە و دەسەڵاتێت هەرێمەیە پێدانانێن بە بڕیارەکانی حتى نوکە 11 بڕیار دژی هەرێما کوردستانی دەرگرین کو تەجاوزە سەر دەسەڵاتە یاسادانانێ تەجاوزە سەر دەسەڵاتە قەزایی تەجاوزە سەر دەسەڵاتە یا جێبەجێکردنێ محکەمە یا بوویە شینگیرەوەیە هەمی مؤسساتێت عێراقی بە تایبەتی هەرێما کوردستانی وەختێکی ئەگەر سیستەمێکی دموکراتی حکمرانی عێراقت کرد نوکە دیکتاتۆریەتە محکەمە فدرالی یا جێوێت گریتەوە و ئەوە بۆ پارتی قابل قبول نینە پارتی خاوەن دیکتاتۆریەت پەیڕەوەکە ئەوە کو ئەوتکەن وێن دیکتاتۆریەتە مؤسسەیەکی سەر هەمی مؤسساتی دیپسەبینن گەلێک جارە بەحسێ هەندێک بە بڕیارەکانی پابەند نابن نەخێر پابەند نابین چونکی بڕیارێت توێ نادستورینە کارێ محکەمە فدرالی یعنی ئەوە دادگا فدرالی کە پێچەوانە ئەرگە سەرەکی توێنە و بریتە گرانتیکردنە پیادەکردنە بەندێن دستوری
برگیری کردن سیستم فدرالی که اوجی چسباندنا یا برێکا پابندبوونە بە سەروەریە دستوری دابشکردنا دەسەڵاتە مابەینە هەرێمادا مابەینە سڵتاتێتیێت کوتە ناو وڵاتیدا ڕێوەت بن بویە ئەو بڕیارێت کۆ دیدگامە ئەو بڕیارن کو دادگایدان چه بابەتێ نەفت و گازەیە چه بابەتێ موچە و شایستەی داراییین خەڵکی کوردستانە چه بابەتە یاسایە هەڵبژارتنەیەکەی کوبان یاسایە یا هەڵبژارتنە بەڵام یەک پرسیار ئامینە خان ئێوە دەڵێن پابند نابین بە بڕیارەکانی دادگای فدرالی بەڵام بە هەندێک بەرگاری و پابند بوون بۆ نمونە بۆ ئەو کات پێڕازی بوون ئێستا پێڕازی نین کاتێک کە پەرلەمانی کوردستانی هەڵوەشاند و پێڕازی بوون کاتێک بڕیاردە کە کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکانی عێراق هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان بەڕێوەبات پێوەڕازی بوون ئەی بۆ ئەو کات پێڕازی بوون بۆ ئێستا پێڕازی نین پارتی ڕازی نەبووە هیچ بەیاننامەکە مەکتەبە سیاسیە پارتی تو نابینی و پارتی دان پێدان بە بڕیارێت محکەمە فدرالی کردبیت هەیبا هەشت ساڵا 2023 ما نیگەرانی هەبوون سەر ئەوە هینزانن حکوومەتە یا عێراقی ئیتیلافە دەولە سەر ئەساسی بنەما ڕێکەفتنەکە یاتە پێکینان ئەو ڕێکەفتنە و پارتی دموکراتی کوردستان گەل ئیدارە دەولە بۆ پێکینانە حکوومەتێکی 12 بند پێکهاتینە مشکلەوە عێراقی هیچ ئیلتیزامێک و احترامێک و ڕێزگرتنێک بۆ ئیمزایت خۆ ڕێکەفتنێت خۆ نینە حتا نوکە ئەو یەک بەندێوان کوردستان پێوە پابند نییە نه بە هەرێما کوردستانی هەمی ئیلتیزاماتێت و حتا زێدەتری ئەو ئیلتیزامە و لازم بۆ ئەنجام بدات یا ئەنجام دای مەبەستە من ئەوە ئەو ڕێکەفتن حتا نوکە ناوەتە جێبەجێکردن ئەوە ئەو نینێک و پارتی نوکە ماوقفیە دەربڕی هەی بە هەشتا ساڵە 2023 مەنامەیەکە گیلە ئامیز هەمی ئەو نیگەرانیەتمە چشلای دستوری چشلای یاسایی چه ئەو بەند و ڕێکەفتنت کوتگەل حکوومەتە یا ئیدارە دەولەت مەهەی مەیدگەهاندینە ئیدارە دەولە چەندین کۆمبوون مەیدگەلوان ئەنجام دان شاندەکی مە بەرەف حکوومەت یا بەرەف عێراقی و چویت گەل ئیدارە دەولە یاڵن شێخاری واتە ئێستا بەژارە بنیانە لە هەڵبژاردن ئەو پرسیارە گرنگە مەسەلە نەخێر ئێمە ئەم بەژانە بین هەڵبژارتنە چکیمە تێبینیەت هەین مە هەندێک پێشمەرجیەت هەین أولاً أو بريارة محكمة كو در إخصي بياسا هالبجاتنا تعديل قانون هالبجاتنا الهرم كردستاني أكريم تعديل بنماين يعني خدانا جهة صلاة تشريعية يا هرم كردستاني شلاكي كرسية هرمية كم كني شلاكي بازنة هالبجاتنا يدابش كني شلاكي کمیسیونا دستالات به کمیسیون هرم نهیلا شلاکی دیتر انجمن دادوری یا ببار کری اوه شلاکی کوی کات بجاری نکن و براوتوا اوه یهاتی ببرین من پشمرجه تاین باش پشمرج مری تاین مرجع کانتان جواب جی نکره باش هندی جار پارتی اشوبهن به صدریه کان صدرش کشای و حکومت بردوامه پارتی بکشیتوا هاوشوی صدر دبیت نه هەڵبژاردن دەکرێت لە هەرێمی کوردستان یاخودنا ئەف بابەتە گەلێک من سوشیال میدیا و ئەڤژی یعنی شوبهاندنێکە بەینە پارتی و سادری تێتەکردن و سادر وەختە سەحەب بووی بوو بینەرێت زۆرنەی پەرلەمانیە بوو عێراق وڵاتێکە دەولەتێکە گشتگیرە ڕۆژهەڵاتە ناوەڕاستە واتە استقراریەت و دموکراسیەتە عێراقی یا گرێداییە هەمی ڕۆژهەڵاتە یا ناوەڕاست بە و دێکارتێکردنی سەر علاقات تێتنی دەوڵەتیکەتەن عێراقی دەستکاریکردن و بەدیل دروستکردن بۆ هەر هێزەکە سیاسی ئاسانە چونکی هین زانن یعنی هەمی بینەرن خەڵکی کوردستانی زانیدن ساڵە 2003 دەمی ڕژیمە عێراقی یا هاتیە ڕووخاندن ئەمریکا قوة خو رژیما یا دیکتاتوریت یا صدامی رو خواند و پشتی و معارضه یا عراقی همی بگران عراقی بویا یا آسان بدیل با حزب عراقی بهنه درست کردن بس هریم پارتی هزای کمه لقبات دا هزای کمه رزگاری کرنه دا هزای کمه شورش ایلول گلانه حتی تترا پرینه هزای کمه بو انجام دانه حل بجارتنت هرمه هزای کمه بو درست کرنا هرما کردستان هزای کمه بو انجام دانه یا حل بجارتنا درست کرنا حکومت هرما کردستان هزای کمه بو پاراستنا قوار هرما کردستان واتا پارتی
خاوەنێ وان دەستکەفتە پارتی خاوەنی هەرێما کوردستانەیە ئەوە پارتی خاوەنی جغرافیایەکە پارتی خاوەنی هێزێکەیە شەرعیەتێکا مێژوویی شەرعیەتێکا مێژوویی شەرعیەتێکا یا یاسایی پارتیە هەی بویش چینکی پارتی و هەرێم لێک ناهێنە جوداکردن کۆمەڵگەهانی دەوڵەتی هێزن سیاسیین عێراقی ئەو تێبینیە جدی هەین و بێ پارتی هەلبژارتن بڕێبە ناچن بویەژی گرنگیە پەندێدەن و پارتی بەشدار بیت هەلبژارتنەدا و ئەو نیگەرانیت پارتی و نیگەرانیت ڕەوانە شاوەنا بەشێرم هەمی ئەو نوێنەرن وڵاتن و سەردانە بەڕێجانە بە سەرک و سەرروکی هەرێمی حکوومەتی نیگەرانیên پارتی باش دێگە هەن دوزانی بلا ez tişekê dîbêjim me wek partî biryara dayê bejjar nabîn me pêşmercê heyîn pêşmercê me ev vê pisyarê diviya hîn hêzindiyên Kurdistanî bikin pisyareke ketî û hemî hêzindîtir bikin aya bê partî dê bejdarî helbijartin nakin آیا واقع اداری و جمعآوری و سیاسی کردستان خوش لطف پرسم به پارتی کرد خود اندام مکتب سیاسی پارتی از بسیاری الوانا بکن باشتره ما بریار خویا دای ام بجاری هل بجارتنا نایگین بس ابا نپیمانایی یک و ام درگیری باشه اگه هل بجاردن کرا پارتیش بجدار نبود هلوستان چی دبید هل بجاردن کرا و پارتیش بجدار نبود من وکی من گویی یعنی واقعی که جمعآوری سیاسی اداری هەرێما کوردستانی دای هەی مەلا بەختیار دروستە کە دەڵێت یەکێتی یەک کورسیشی هەبێت ئۆکێشە نییە هەمان یەکێتی و هێزی هەیە 100 کورسیشی هەبێت هەمان یەکێتیە کەواتە هەمان هاوکێشە بۆ پارتیش دروستە من گەلێک ڕێزێن بۆ کاک بەختیار هەین و گەلێکی هێژایە و ڕێزل هەمی بیر و ئەفکار و باوەریەت مەڵە بەختیاریت گرم ما باوریاب ایرادا گل کردستان هایی ام بجین دبید هل بجارتن به ایرادا گل کردستان بهتر کردن به قرار حریم کردستان بهتر کردن ام بجین گل کردستان اگر هر قراره که بدتن پارتی 10 کرسی جی بیتن ام در رزل بریارا خلق خود گیرین پارتی گیرین چند کرسی بیت بلام بو ما یا گرینگه او ایراده کردستانی بی نه ایراده که دستاوردان تدهاد بیده کرن یا در وی حریم داخل کردستان ببیتن و برای که محکمه فدرال دستورده چیه؟ او قرارات محکمه فدرالی خوی نیه ما بست لوی دستاوردان درکی هست؟ بله دستاوردان درکیه هین ما بست ایرانه؟ اوه هزن عراقی بخوشینو که بحث کن پیش دو روژا برس حلبوسی گلک بابت رون کرن که چه دستاوردان عراق دایته نکرن مدویتن یعنی اشارات بدمه هنده بریارین دادگاه نادستوری نافدرالیا یا عراقی یا بوی سبب هنده آلوزی ما بین دستالات فدرالی و دستالات یعنی سروری یعنی حریمی درست بیتن بوی محکمه دبیتن او جه بیتن که رونکردن دستوری بدن خواندن دستوری هبن چه برگایک دستوریه یا چه برگایک دستوری نینه اوا اوت کرد آلوزی درست کردن تکدانا سقامگیری یا عراقیه و بن پیکرنا یا سیستم فدرالیتیه بوی برای ما دولت فدرال و سیستم دموکراسی عراقی او که سر آوا بویه ها درست کردن نوکه یا دمترسیه ده باشه لسوشیال میدیا عراق اوکم یعنی همی آرمانجن بریارن دادگاه او عراقی برف مرکزیت ببد که اول گل بنماین دستوری گنجانی زوشتم بینی لسوشیال میدیا بتایبت لانگرانی پارتی دموکراتی کردستان دەیانگوت سیناریۆیەک لە دژی پارتی دموکراتی کوردستان هەیە تەنانەت کورسەکانیش دابەش کراون ئەمە ڕاستە؟ سيناريوهات هاي بله معلومات الزور الدقيقية هاي كا معلومات كانت زاريتن هندا تشت هاي بلا بمينيتن بو آینده مروف باخ بیسته چونکی ما آلمان جمعه ما هندک خلالت یت پشمرجت فنی تکنیکی یه جدیت هاي دبیتن او بهنا چاره سر کردن او دیت حتما وقت خدا کورسی کن دابش کرده بود لنه بله هیزولان سیاسی کن بله دابش کرینه چند کورسی با پارتی دندرا بود من نبیتن از به سروان 3 تا 36 کورسی دندرا من نبیت از به سروان تفاصیله او کو امد بیجی بەڵام ڕاستە هەبووە بەێ هەبووە چێ داینابوو
یا هاوردەکریە ئەوان بێتن هاوردەکراوە. بەێ پەرلەمانێکی دروست بیت یەکێتی ئاگدار بوو ئەگەر هەر دەستکاریەکژی هەموو هەر جورە دەستکاریەک بێتەکردن پارتی هەر هێزایی کەم دەبیتن هەمیە گفتگو سەر ئەوەن کی دێ هێزا دوێ و سێ بیتە ناو پەرلەمانیدا بەس ئەوە کو ئەم یەکێتی ئاگدار بوو لەو هاوردەکردنی و بەێ ئەوە خۆی وازەحە بە دەستەکە نافخۆیە ئەف تشتە تێنەکردن خەلکە کوردستانێژی بێ بایزانیدن ئەوە کو محکەمە فدرالی ئەبروکە قەراراتێ بوویەژی ئەس بێژم محکەمە فدرالی یاد بیتە جهەکێ مؤسسەیەکە دیکتاتوریەتە یا مؤسسەیەکێ سەرهەمی عێراقی یا فەرز بیدن طبعا هین زانن محکەمە هەر بڕیارێک یان هەر سکالێک و بچتە بەردەمی محکەمە دەبێت تەنها گفتگو سەروێ بابەتی بێتن ڕای خۆی بڵێت ڕای خۆی بڵێتن یان بووی بابەتی ئێکیلا بکە هەندێک بابەت ئەسەن محکەمەیەت ئێکیلا کردین سکالێدا داواکردن باش ئەمەوەی شتێک لای بکەمەوە گوتت یەکێتی ئاگدار بوو ئایا بەشداریش بوو بەشدارە ئاگادارە باش دەڵێن ئەوەی پارتی دەیکات لە بەرژەوەندی کوردستان ئەگەر هەڵبژاردن نەکرێت بەڵکو مەترسی دەکەوێتە سەر هەرێمی کوردستان قوارەی دەستوری هەرێمی کوردستان چکە هەڵبژاردن ناکرێت دەکەوینە بۆشایی یاساییەوە ئەم کێشانە هەمووی ڕوبەڕووبوونەوە یعنی ئەو شتانە ڕوبەڕووی هەرێمی کوردستانە بێتەوە تەنانەت دەڵێن گومان لە دیموکراسیەتی شەکرێ لە هەرێمی کوردستانە بەم شێوەیە پێش 2 ساڵ ئەخەفتەنەمەیت گوتین پێش 2 ساڵە بە هەمی دۆکۆکیکە کۆ دەبیتن هەلبژارتن بهنەکردن بۆ هەندێک و مؤسساتە تاریمێ شەرعیەتە خۆشگەلی کوردستانی وەربگریتن قانونێت کوردستانی ما وقتێک و ما داوات کرد ئەف پرسە چارەسەر ببەم سازان و دەنگی گفتگو لایەنە سیاسی گفتگو هاتنەکردن تەمەنی پەرلەمانیژی بۆ هەندێک هاتە درێژکردن یەکەتی سکالەک ئەو ئەف پرسە برە دادگەهێ برای دادگاه یا فدرالی کوی بابەتی ئێکیلا بگەر هیچمان نەما بەرامبەر پارتیەکەین پارتی نەرمی نەنوان نه خۆمە پرۆژە یاسا تەقدیم کرد بۆ ئەوەی ئێمە لەگەڵیان ڕێککەوین بۆیە پەنامان بۆ بەغدا بن نه ئەخرەوە ڕاست نینە فراکسیۆنە پارتی پرۆژە یاسا تەقدیم کرد ما وەک پارتی ما بەیان نامە مەکتەبە سیاسی خودمە ئەلان کرد ما هیچ گرفتێک نینە کوردستان یەک باز نەبی 4 باز نەبی 20 باز نەبی 18 باز نەبی چەند باز نەبی 100 باز نەبی ما هیچ مشکلێک گەل بازنە نینە چکی ما باوەری یا هێزا خۆ دەنگدەرێ خۆ خەلکی خۆ هەی و هەمی پرۆسادا پرۆسا عێراقێ پرۆسا هەلبژارتنێت عێراقێ باشترین نمونەیە بۆ 18 بازنە پارتی هەر هێزاییەکان بوو 12 بازنە هەر پارتی هێزاییەکان بوو واتەمە مشکلە سەر مەسەلە بازنانینە ئەوە کومەتی بینی هەین ئەوە نابیتن بە بڕیاری سیاسیت جیهەتێکی هەرێما کوردستانی و قوارێ هەرێما کوردستانی و سەروەری و مؤسساتت هەرێمی بهێنە لەو ئەسکردن مشکلەمە ئەوە ما کێشەیەکە ئستراتیژیە هەی کێشێن ما کێشێن یان جی دیدگەها ما دیدگەهەکە ئستراتیژیە نە دیدگەهەکە یا تەکتیکیە ئەم بهێن حەل بکەن جەنەبی سەرۆکی زۆر بڕۆنی ئەم بابەتە بەحس کرد زۆر باش من بێتن بەحسێ هەندێ بگەم کۆمسیۆنە ئەس بێژم دەبێت بەحسە کوتاو بکەین ئەرێ وەڵا ئەو بۆ مگرین دەڵێن شین و ڕۆڕۆی پارتی بۆ پێکاتەکان نییە بەڵکو بۆ کورسەکانی ئەوانە پارتی هەرژ تەسیسا خۆ بێژم تەسیسا خۆژینە یعنی ئەو ڕێبازە شێخ عەبدولسەلامی بارزانی شێخ ئەحمەدی بارزانی جەنابی بارزانیە نەمر و هەموو خەوات و تێکوشینە یاکۆ پارتی و قیادا پارتی و ئەو ڕێبازە کو هەلبژارتی سیاست و مەبدەعەکان نەگۆڕ یا تێداهەی کو ئەوژی ئەوە پێکی بە ژیانە پرەنسیپا پێکی بە ژیانەیە ئەوە پێ معنای نینە ئەگەر هات و جهەکێ بڕیارێک دەربچیتم دڵێ مە بوو ئەم بژین دێدگەل دابین بڕیارێک دڵێ مە نەبوو ئەم بژین ئەم گەلدا نابین بەڵام پێشتر دەمانتوانین ڕێک بکەین بۆ نمونە 1-2 کورسیان بۆ سلێمانی داناباهی کۆتاکان واتە مشکیلا یەکەتیە مەوزوعێ دابشکردنا ئیرادا کوتایە و ئەوە بابەتێک ئستراتیژیە خلافە مەرگەلیکەتیە ئەمت بێژین کوتا وەکی نەتەوە وەکی ئاین وەکی پێکهاتەکە کو جدایش کردا بێدیوی ئەو قەرارە سەر مەسیرە خوبدەن دەبیت ئیرادا ڕاستەقینە و پێکهاتە جێبەجێ ببیدەن
دەبیت پێک هات وان یەکێتیەوەی قبول هەڵبژاردنەداژێ نەبوو؟ نەخێر ئەوت بێژن دەبین دابەشکاری هەبیدن ئەوت بێژن دوو کورسیە تورکمانە بۆ کوفری و دوو کورسیت مەسیحیاژی بوو سلەیمانیە وتە بە بەڵام کریستیان لە حالەتێکدا سلێمانی هەیە تورکمان لە کفریش هەیە بەس بەچی پیڤەرێک ڕێژەیان کەمە چی پیڤەرێک آخر دەبیتن تو پیڤەری دانی بۆ تەوزیع کورسیکە ئەوە نظامێ انتخابی یە دیارێک و تو نظامێک هەبیتم ما هیچ جهەکێ کایکووان ئەس تحدایت کەم هەرچەند ئەپ ئاخفتنە خوشنە بەس ئەس تحدایت کەم ئەس وەختە خودە پەرلەمانتەر بوویمە بەڵێ بەرەکو ئەس مەکتەب سیاسی بم هیچ قانونەکێ پەرلەمانی کوردستانی تو نابی نەبێژن پارتی بخویە کوتا بخۆ بۆ بەرژەوەندی خوب کارتێنی ئەس پێچەوانەوەی دەسەڵمینم تەمەنی پەرلەمانی کوردستانێدا یەک جار پارتی کوتا کار نەینانە بوو دەرچواندنە یاساکێ یان ڕێگیریکردن ji دەرچواندنە یاساکێ تحدایت کەم یەک قانون بەس پارتی و یەکەتی بگی بە قانون دەرەخستن قانونا نفت و گازەیە قانون خوپێشاندانە قانون سەرکاتی هەرێمە قانون ئەنجومەنی ئاسایشەیە قانون درێژکردنە ماوەی سەرکاتی هەرێمە باشە دەوری کوتا چی بووە توێرەدا ئایا مە کوتا بکار ئینایە ئەوە یەک قانون یعنی نە دەرەخستنە یاسایە نە دەرچواندنە یاسایە بەس ئەگەر کۆمیسیۆن زیندوو کراوە لە هەرێمی کوردستان بەس ئەگەر ڕێکێبدا من بۆ ئەس ئەوە خۆ خلاص بگەم بۆ هیچ یاسایەکی کوتا نەهاتینە بکارئینان بۆ هیچ بابەتێکی پارتی زۆرینە خوب بکار نەهینایە ئەوە یەک ئەوەل پەرلەمانیدا کوتا بۆ پێکئینانە حکوومەتێ دەنگدان سەر پێکئینانە حکوومەتێ تحدایت کەم یەک جار حکوومەتە هەرێمێ بە پارتی بە پاڵپشتیا کوتا پێکئینا بیدەن ئەگەر گەل هەمی هێزیندیە دیتر ما یا هەبووی یەکەتی هەژدە کورسی هەبوو بەس ما تێگەهشتن بۆ هەژدە کورسیت یەکەتی هەبوون پارتی زۆرینەش بوو بەس ما تێگەهشتن بۆ یەکەتی هەبوو و ما ئەم گەل هەندێ بوون حکوومەت هەشت هەیبە وەخت هەبوو هەشت هەیبە یا هاتیە تاخیرکردن بەس بێخەمە چینگی پارتی حزبەکە پراکماتیکە حزبەکە واقع بینانەیە ما کوتاب کار نەیناینە ما بۆ پێکئینانە حکوومەتێ ما کوتاب کار نەیناینە ئەبە پێکئینانە حکوومەتێ و ناوە حکوومەتێدا ئەنجومەنی وەزیران دوو کورسی خویت پێکاتانە یەکە مەسیحی ترمانە هیچ قەرارەکە ئەنجومەنی وەزیران پاڵپشتیا یا کوتا دەرنەکەفتە چکی هەمی سازان و ڕێکەفتنە نابەندێ واتە هیچ محەدەیەکی کوتا نەهاتینە بکارئینان یەک خاڵە دیتر من بێ بێژم بەس کوتا یەکەتیە یا بکارئینای 23 حزەیرانێ یەک جار ناو پەرلەمانیدا یەکەتی گەل هەفپەیمانت خود گەل کوتا زۆرینە پێکئینا 23 حزەیرانێ بوو کوتا بکارئینان بەس وی وەختی ئەم نەهاتین بێژین کوتا تێنە بکارئینانیان چینکی گەل لایەنێک یان گەل هەندێک لایەنە چوو ما ئاخفتنەکە نەوەیی نەگوتە پێکهاتە چکی مە باوەری هەب پێ قەزیە بۆیە دەبیتن بابەتی پێکهاتە باشە ئەمە وێشتێشتر کاتم زۆر باشە بەس یەک تشتی دیترژی من بێت بێژم کێمکردنە کورسیت کوتا یا هەفدەژات گەل مادێ 49 دستوری یا هەفدەژات گەل مادێ 125 دستوری یا هەفدەژات گەل یاسا ئەنجومەنی پارێزگەها یاسا ئەنجومەنی نوێنەرن یەن عێراقی کوتا وەکی پێکهاتە کورسیت بوو داناین چه مبدأ محكمة أو سيناريو كدان درابو چه محكمة يعني چه منطقة هيا عراق كوتا هبي أنجمن باريزگاه كوتا هبن بس هرما كردستان بجنا دستورية أبد دمك داماده چلونه و 125 دستوری پالپشیا بجداریا یا پیکاتات کرد ماده 225 پیمان نیو دولتی و هر وصا او نیو دولتی و مافی مدنی و سیاسی کو عراق سال 71 که پسند کردی ترکیز سرهنده یا هدیه کردن بویا ام بجین ما بابت کام مبدئیه پرانسیپیه بویا دبی قضیه کوتا افخو قرار سر خوب بدن بله دەوترێت پارتی ئێستایە گرتوونیە بڕیار کە دەدرێن دەڵێن هەمویان لەگەڵی نین کەواتە دەشڵێن ناگەڕێنەوە مەکتەبی سیاسی بڕیار دەدرێت ئەمانە هەن لە نێو پارتی نزانم کیوەت بێژیتن بەس پارتی حزبەکە کۆ یەک مەرجعی هەی یەک سەرۆکی هەی یەک ڕێبەری هەی و پرۆسا بڕیاردانی ناو پارتیدا پرۆسەکە دوم درێژە یعنی ئەو نین هەموو یەک سەردەهێن قرار هێنەدان گفتوگو تێتەکردن ناو خۆدا gelek zora tabiiyen برای جدایت هین
و گفتگو سروان رای رای جدا جواز نکردن گفتگو سروان رای جدا تکردن پروسه کا یا دوم درجه بس وقتی بو قرارا پارتی بیت قرار همی پارتیا کوی پارتیا و قرار قبول کنو دفاع الوی بریارت کن بویا اصلا زانم سرچ اساس بالبالین هیدنیو پارتی نخیر نیه پارتی یک ربری های یک سروکی های خودان مرجعیت خویه و همی پارتیا جی اف مرجعیت به قبوله و در ویوه باش کادر پارتی لانگیرت پارتی دنگدرت پارتیش پارتی قبیل ناکردن زۆر باشە دەگەرمەوە سەر و بابەتێک کە ئێوە نیگەرانیەکتان لەوە هەبوو کە ژمارێکی زۆر لە دەنگدەرانتان هەیە بێبەشەکردن لە هەڵبژاردن ئەمە ڕاستە یاخود لەسەر چ بنەمایەکەوە ئەو قسەیەکەن دەڵێن 200 بۆ 300 هزار کەستان بێبەشەکری ڕاستە بابەتێکە زۆرە گرنگ هەبە بەحس کرد دەبان ئەگەر ئەم پارتی بێژین بەل ئەم بێژین پارتی ام پارتی بوچی من ملاحظه سروان هل بجارتنا هیا و میکانیزما یا انجام داناوه باشه وقتی پارتی بحث حلبچه کرد وقتی بحث حلبچه هم کن حلبچه پارزگاه که سنور سلیمانی و سنور دسالات و یعنی بگه بله هجمونا یکیتیا و بگه حلبچه جی پتر احزاب اسلامی تدا بالا دستن بس وقتی پارتی تتن دفاع مسئله که داد پروری یا توزیع یا کرسیات کردن آیا مصلحت پارتیه یا مصلحت کویا گشتیا یا دنگ داره یه تاتین چی کنین که کوبان بابت حلبچه کمیسیونا یا حل بجارتنا نامه که بود دادگاه فریقی بجیتن ناخبت یت حلبچه 233,000 کسره کن و سر گروه اساسی محکمه بریار داد بیته بازنا چاره کمیسیونی چی کرینو که یا برسوا دای دنگ درت حلبچه 79,000 برسوا یا سروگه یا حرمه دا پنجوین سید صادق شارزور اوه که همید حل بجارتنه سال 2021 دا سرب حلبچه و که بازنه که یا حل بجارتنه بونه یلی وکرین چی کید برجمندی ها لایه نکدانینه بویا امید بجین اف تناقضاتن یان دبیدن رجا دنگ در بیدن یان دبیتن بایومتری بیت اساس یان دبیتن رجا آکینجی بویان بیت اساس ناچه بید با هر سه پارزگاه دوک هفلر سلیمانی رجا آکینجی اساس بید با حلبچه رجا دنگ در اساس بیدن برلوی بیما برنامه که باست پنجموره دا از به آماجه ببدن 400,000 دنگ در یت کردستانه پنجموره و نخینیتن اول دفاع کردن ما فی دنگ در همین حریم کردستانه 142,000 بس نور سلیمانی وقت پارتید بجیدن پنجمور دبیتن حل ببیتن و که ما فکر یه سروشتی خلق کردستانه خو همه پارتینین سلیمانی سه چیز زور گنگید که گفتید شما شاندک من استباخته بله بس هم با کورتی بوباز بکی شاندک چی و چینی و بکوتای ببینیم من وکی آماجه پیدا العراق رکفتن ناه نجیب جیکر ناهی با 8 سال چوی جیما نامه که گل آمیز و همی تبینیت خود داین اداره دوله و ما بیان نام خود جی 18 سه آماجه پنده ده کد پروسه سیاسی سحب بین اگر هاتو عراق رکفتن جیب جی نگردن و هر ضمنیه کد کمبون مکتب سیاسی جناب سرک بریار دای شاندک بالای مف سرکاتی که نیچیروان بارزانی روزا شنبه ده سردانا یا عراقی کتون گل اداره سپاس با امین ازکری اندامی کمبون انجام دن سپاس با امین ازکری اندام مکتب سیاسی پارتی که لگل ماموی زور سپاس با ایوش که بینر مامبون هر لخوشی دابن امین خان دست خوش گلک سپاس ممنون